هاتوانا محمد سولان وآريان علي جاف هيدي محمد لاو قادر مايسترو لدوازدي بي نوفا غولباريزا ياريزانا كانت دوستي محمد جنر تحسين مروه حمد مصطفى محمد عبد الرحمن آلان مرادن فامس شامبيونز فام هاي سكول آفر دستان خوش به بۆ ڕێخستنیە و کەرنەڤاڵە جوانە و فیستیڤاڵە جوانە ئەو مەڕاستی بەنایابە ئافرین دەستان خۆش بێ ئەوە هەر لە توانا و تاقە و سەلیقەی ئێوە دەوەشێتەوە یاری کۆتایی خۆلی فوتساڵی ئامادەی فامی ناحکمی بەسەر پەرشتی دامەزراوەی پەروەردەی فام هەمومان پێکەوە تێگڕای ئاشقانی فوتبۆڵ تێگڕای شەیدایانی کۆڵ ئەم ڕانیە جوانەی مەنبەعی ڕاپەڕینە لە هەموو بارێکدا بەڕاستی هەمیشە پێشەنگ بووە سەرمەشق و سەرقافڵە بووە هەمیشە عیلاقە و پەیوەندی پتە و برایەتی و تەبایەتی لێرە لەم ڕانیە جوانەی کوردستان لە لووتکە بووە و باڵا بووە ڕانیەکان مێژوێکی بەرزی خاوەن شکە و شانازیان هەیە لە هەموو بارێکدا ئێرە تەفەری ڕاپەڕینە و هەتا قیامەت ڕانیە ئەم ناسناوەی بەسە کام یاریزان و کام قەناس دەگاتە تۆڕ چێ ترسناکتر لە ئێشت و ئێزئۆفۆڕ ترسناکتر لە ئێمفۆڕ دەگاتە تۆڕ هەوڵە گەستا بەڵام نا زان بێگومانم پاڵەوانێتیا بەتەنها لە سەراستی کوڕان نەکراوەتەوە بۆ سەراستی کسانیش پاڵەوانێتیەکە پەڕێ و چووکەتیایدا پاڵەوانان لە سەراستی کچان پۆلی یازدەی ئەی توانیان ببنا پاڵەوان و پاشا و پێشەنجی پاڵەوانێتەکە و پلەی یەکەم لە سەراستی کچانی ئامادەی فامی ناحکمی بەدەست بێنن یازدەی ئەی لە سەراستی کچان ئەمڕۆ کامێک لەم دوو دوازدەیە دەبێتە پاڵەوان یاڵە ئەی دوازدە بەسەرم پێگۆڵێدا پازدە وەکو باس وەکو شاس یارێکی جوان و ناوازە یارێکی تەکتیکی و تەکنیکی لێت ئەڵڵا ئۆهۆ لەو لێدانە نایابە لاوک لیۆی یاریگا مێسی یاریەکە لاوک قادر مایسترۆ ئەی ئافەرم بۆ ئەو یاریزانە و بە لەو بەهرەیە تۆ لە هێڵی ناوەڕاستی یاریگا جارێکتر و دەچێتە تەرەوەی یاریگا و دەبێتە ئاور لە بەرژەوەندی تیپی وەرشی دوازدەی سی یارێکی کەرم و کوڕ ئەڵڵا لە شێرە کوڕ لەو لێتانە بە کوڕا لەو شێرە کوڕە ئاستیکردنەوەی ئەم پاڵەوانێتیاکردنەوەی خولێکی وەرزشی تۆپی پێ لە سەراستی فوتساڵە بەم شێوازە جوان و ڕێکخراوە ئەم ئامادە سازیە ممتازە ئەم ئامادەکاریە جوانە جێگای دەستخۆشی و پێزانینە ئیسان و دێڵینەوە فام لە بوارە جیاجیەکاندا پێشەنگ بووە تایبەت لە بواری پەروەردەدا لە نێو پەروەردەش ئەوەی کە گرنگی پێدەدرێ بە تەنها دەرس و وانە و نمرە و دەرەجە نیە پەروەردە پێش تەعلیم وە لە بواری وەرزش و هونەردا لە کار و کایە و چالاکیەت جۆر بە جۆرەکان هەمیشە و بەردەوام پێشەنگ بوون بەرحاڵ یاریەکە بەردەوامە و لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست بەردەوامین بۆ گواستنەوەی دوایین ئەڵقەی خولی فوتساڵی ئامادەی فامی ناحکمی لە نێو یاریگاکە بەردەوامین بۆ گواستنەوەی ئەو جۆش و خرۆش و هەیەژانەی کە لە نێو یاریگا خوڵقاوە ئەفەرم بۆ مامۆستا هاوکاری وەرزش مامۆستای وەرزش لە قوتابخانەی فامی ناحکمی کە بیری لەوە کردوتەوە دوو باشترین ناوبژوانی دەبەرەکاڵ بژێرێ ئەمڕۆ ئەوان پێن و پێلایەن بەبێ جوڵانی عاتیفە و واقعیانە 100% قەرار لەسەر حاڵەتەکانی نێو یاریەکدا مامۆستا بەختیار و مامۆستا هیوالبەلێ ئەکید ئەو دوو پیاوان ئەو دوو لاوان ئەو دوو ناوان کە دەزانن چۆن و بەد شێوازە یاریەکانی تۆپی پێبڕێوە دەبن ئۆهۆ لەو بەهرەیە ئەی ئافرن بلیمەت ڕەحمەت لە بەهرەت لە فکرەت سێ فاوڵ لەسەر دوازدەی بی دوو فاوڵ لەسەر دوازدەی سی لە مەراسیمی یاری کۆتایی پاڵەوانەتی خۆلی فوتساڵ دەوری فوتساڵ لە نێوان دوازدە و دوازدە تۆپ و نێوخانەی کۆڵ وەرە گۆڵکار تینووی گۆڵم گۆڵ بێنە یاڵە لاوک یاڵە ڕەوە یاڵە ژێنەر کام یاریزان دەبێتە هەژێنەر
بۆ جاری سێم لەم یاری و یاریکایە و دەبێتە ڕێبواری ڕێگای گۆڵ، دەبێتە شاسواری بەردەم تۆڕ، دەبێتە ئیمپراتۆر. نتيجة المباراة حتى الآن بعد مرور 14 دقيقة من زمن شوط المباراة الثاني 0 مقابل 0. نتيجة المباراة حتى الآن. يلا شباب، هدف ثاني. یاریەکە پەرۆکۆتاییەکان دەڕوات دوا چوار خولەکی یاری ئەوەی کە لە یاریەکە ماوە فقط چوار خولەک. ئەمڕۆ چێ جەنەڕاڵە بێ، چێ براوەی فایناڵە بێ، فایناڵ بۆ چێ حەڵاڵە بێ و چێ لە سیاچاڵە بێ، با بزانین ئەمڕۆ چێ لە شەقەی باڵەدا، چێ لە دەرگای برنەوەی فایناڵەدا و چێ لە یاری کۆتایی پاڵەوانێتێک ئاڵای سپی هەڵەکە. هەمومان دەچینە خزمەت لێدانەکانی یەکلاکەرەوە لە خاڵی سا. یەکەم لێدان یاریزان محەممەد لەسەر تۆپ و بۆ گۆڵ. تۆپی یەکەم بۆ نێوخانەی کۆڵی گۆڵپارێز کاپتن چێنە ڕەسوڵ محەممەد عەبدوڕەحمان و گۆڵی یەکەم تۆمار دەکات. لێدان یەکلاکەرەوە یەکەم بۆ 12 سی لەو گەڕانەوە نایابە، گەڕانەوەیەکی نایابی نۆڤا بەرامبەر لاوک قادر. لاوک گوێ بگرە، وەڵڵاهی زۆر کات باشترین یاریزانەکان کە لە نێو یاریگادا لە تۆپی یاریکردنن لە کاتی لێدانی یەکلاکەرەوە گۆڵ ناکەن. بەڵام ئالان مراد ماڵدینی دەرەوەی یاریگا ڕاهاتوانە لەسەر تۆپ، ڕەها و گۆڵێکی نایاب بۆ گۆشەی 90 و گۆشەی شەیتان. تۆپێک بۆ گۆشەی ئیبلیس کە نایەتەوە هەرگیز. مەڕوا لەسەر تۆپ، مەڕوا و بۆ گۆڵ و گۆڵی دووەم بۆ یاریزانانی 12 بی. گۆڵی دووەم بۆ یاریزانەکانی 12 بی لە ڕێی یاریزان مەڕواوە بۆ تۆماری گۆڵ. بەڵێ یاریەکە گەڕایەوە خاڵی سەرەتا. ئێستا دەمێنێتەوە سەر یەک لێدان خۆشەویستان. چوارم لێدان یەکلاکەرەوە لە خاڵی سا بۆ پێش ژێنەر. ئافەرم بۆ ژێنەر و سێم گۆڵ بۆ ژێنەر تەحسین ڕەوانسی بۆ چوار. ئەی ئافەرم بۆ ئاکار زەینەدین زێدان زیزۆ. ئافەرم بۆ ئاکار و گۆڵێکی تایبەت. ئێستا یاریزانی ژمارە 22 لەسەر تۆپ بۆ پێش دۆستی. گۆڵی چوارەم، پێنجەم لێدان و گۆڵی چوارەم بۆ یاریزان دۆستی محەممەد. ئاریان و بەرامبەر گۆڵی گەڕانەوە. بای یاریەکە تەواو. پیرۆزە لە 12 بی کە توانیان لە لێدانەکانی یەکلاکەرەوە پەنجامی 4 گۆڵ بەرامبەر 3 گۆڵ ببنە پاڵەوانی یاریەکە و بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ یاری کۆتایی خۆلی فۆساڵی ئامادەی فامی ناحوکمی ببنەوە. دەستان خۆش بێ. ئافەرم بۆ یاریزانانی هەردوو لە